ئێمە دیارە ساڵێک پێش ئێستا کە نرخی بەرمیلە نەوت $40 بووە، لێبڕنی موسە بە 121 بوو، دوای 190 بۆ 121 بووە. ئێستا نرخی بەرمیلە نەوت لە سەروی هەفتایە 73 و 5، بەڵام لێبڕنی موسە هەر بەردەوامە. ئەمن دڵنیام لەوەی کە دەبێت داهات دوو ئەوەندە زیادی کردبێ. باشە ینی ئەو پرسیارە زۆر سادەیە، ینی هەموو کەس ینی لە هاوڵاتیان هەرێمی کوردستان کە هیچ لە حساباتیش نەزانێ، هیچ موسەشی نەبێ، دەزانێت کە ئەگەر داهات دوو هێندە و ئەوەندە زیادی کردبێ دەبوو ئێستا موسە بەلانی کەم ئەم 121 بژێردرابایەوە. داهات بەڕاستی بەش دەکا، بەشی موسەی تەواو دەکەوە لە کاتی خۆشیدا. ئەمن ئەو ڕقەماتان عرض کەم، ئەگەر ئێمە تەنها $40 بۆ بمێنێتەوە 470,000 بەرمیل بفرۆشین، دەکا لە ماگەی دەکا $564 ملیۆن. ئەگەر بە 150 بێ نزیکەی دۆلار ئێستا دەکا 846 ملیار، کە نزیکەی موسەخۆری فەرمانبەران بەبێ لێبڕین دابین دەکات تقریبا نزیکەی. دەپرسم ئەی باشە داهاتی ناوخۆ بێزگە ئەو بۆ تەنهانەوە ئەی داهاتی ناوخۆ ئەدی خاڵە سنوورجەکان، ئەدی ئەو هەم باز ڕسوماتی کە هەیە و زیادیش کراوە. یعنی من بەڕاستی پێم سێرە دەپرسم وەزیری دارایی ئایا ئەو بڕەپارەیە دێتە لای جەنابەت؟ یعنی ئەم پارانە هەموو دێتەوە لای وەزیری دارایی؟ ئەم دەبیستم بەڕاستی بیستم حزب تەمویلی وەزارەتی دارایی دەکات، حزب بۆ تەمویل دەکانی، ممەویل حزبە، یا دەبێت سەرچاوەکانی داهاتی هەرێمی کوردستان بێ. پێم وایە ئەم دوو قسەیە تەمەن حەقەن ئەم پەرلەمانە بڕیار بدا بڵێ حکومەت ئەو لێبڕینی موسە کۆتایی پێهات بڕیارماندا، حکومەت دوو ڕێگای لە پێشە، لەوانەیە بەڕێزانی ئێستا ڕوونکردنەوەی خۆیان بدەن بڵێن داهات بەش ناکە و ناتوانین و باش، ئەمە پەرلەمان بڕیاری خۆی بدە، حکومەت جێبەجێ ناکە، حکومەت بەڕاستیم پێم وایە ئەگەر ناتوانێت جێبەجێکە باشە با حکومەت هەڵوەشێتەوە، با حکومەت دەست دەکات بشێشێتەوە، یەخۆ دنیا خراپ نابێ، با ئەمە انتخاباتش پێش وەختە بکەین، خۆمان حاضرکەین، با بەڕاستی کابینەیەک تەشکیل بێ بزانین داخوا ئایا خەلەلەکە لەم خەڵکەیە، خەلەلەکە لە ئێمەیە. ئینجام پەرلەمانە بەڕاستی خەڵک وەڵای حەز دەکەم بیزانین سەرۆکی پەرلەمان خەڵک زۆر بێزار لەم پەرلەمانش بە قورئان، هەر ڕۆژێک بەزمێکی دروست دەکرێت، ڕۆژێک لێ دەدرێت، ڕۆژێک یانەی پێ دەکرێت، ڕۆژێک چێشەی بۆ دروست دەکرێت، ڕۆژێک ملەفی بۆ بڵاو دەکرێتەوە، ڕۆژێک کە بەسەن ئەو بەزمەی ئەو ڕۆژ پەیدا بوو بە خەڵک و بە حکومەت و بە خۆشمانەوە بە سەرۆکاتیکەش و بڕاب کە هەموو دەستمان داوەتە سەرکوژێکی لەم پەرلەمانە دەدەین. ئەخە پەرلەمان چۆن دەتوانێت قەراردا، پەرلەمان چۆن دەتوانێت کار بکە؟ ئاوا لە هەموو وڵاتان پەرلەمان بەڕاستی موسسەیەکی ڕێزەگیراوە، موسسەیە کە بڕیار دەدات چاودێری حکومەت دەکات، محاسبەی دەکات، متمانی لێ وەردەگرێتەوە. یعنی ئەم پەرلەمان لە ساڵی 92 تخوام بەڕاشکاوی دێڵم کاکە بەخۆشمەوە 4 ساڵ وەزیر بوو، یعنی تخواکە لە ساڵی 92 لەم هەرێمی کوردستانە وەزیرێکی گەندەڵ نەبووە، ئەم پەرلەمانە متمانی لێ وەرگرێتەوە و ڕادەستی دادگاکە محاسبە بکرێ نەمان بووە و یاخۆ نەمان بێ ئەرێکاکە نەبووە. ئەمە مەلایکەت بووین، بۆ ئەڵمانیا هەیەتی، بۆ ئەمریکا هەیە بوو، بۆ سوید هەیەتی، بۆ ئێمە نیمانە.